پۆلیسی بەریتانیا لە مانگی سێدا دوو کەسی بە تۆمەتی سیخوڕیکردن بۆ چین دەستگیر کرد. دەستگیرکردنەکان تەنها لەم هەفتەیەدا ئاشکرا بوون کاتێک ڕۆژنامەی ساندی تایمز بڵاوی کردەوە کە یەکێک لە تۆمەتبارەکان توێژەر بووە لە پەرلەمانی بەریتانیا و پەیوەندی لەگەڵ چەند ئەندامێکی باڵای پارتی پارێزگارانی دەسەڵاتدار هەیە. لە بەیاننامەیەکدا کە بە ئۆنلاین بڵاو کرایەوە توێژەرەوەکە ئەوەی دەنگی ئەمریکا نەیویست ناوی بهێنێت گوتی ئەو بێتاوانە و ئیدعای کرد کە ئەو ژیانی پیشەی خۆی بۆ هەوڵدان بۆ فێرکردنی کەسانی دیکە بەسەر بردبوو سەبارەت بە و ئاستەنگ و هەڕەشانەی کە پارتی کۆمینیستی چین خوڵقاندوونی. لەگەڵ سەرۆک وەزیران لی جەختم لەوە کردەوە ئەو کارانەی کە هەوڵ دەدەن دموکراسی بەریتانیا لاواز بکەن بە تەواوی مایە قبولکردن نین و هەرگیز چاوپۆشیان لێ ناکرێت. چین گوتی تۆمەتەکانی سیخوڕیکردن هەڵبەستراون. داوا لە بەریتانیا دەکەین بڵاوکردنەوەی زانیاری ناڕاست ڕابگرێت و گەمەی سیاسی دژ بە چین و ناوزڕاندنی زیان بەخش ڕابگرێت. بەڵام ڕەخنەگران دەڵێن بەریتانیا دەبێت لەوە زیاتر هەنگاو بنێت. فینلاو چالاکوانێکی لایەنگری دیموکراسی و خەڵکی هۆنگکۆنگە ئێستا لە لەندەن دەژی دوای ئەوەی لە ساڵی 2019 لە سەرکوتکردنی ناڕەزایەتیەکانی چین هەڵهات. من دەڵێم جۆرێک لە نەبوونی ڕێبازێکی پتەو هەیە یان تەنانەت لە سیاسەتی چین لە ئێستادا بە تایبەتی سەبارەت بە ئاسایشی نیشتیمانی یان جۆرێک لە هەڕەشە لە دەرەوەی وڵات. ئەو بۆچوونە لەلایەن چەند یاسادانەرێکی بەریتانیاوە گوتراوەتەوە. ناتوانین چین وەک دوژمن پێناسە بکەین. ئەوان چوارەم گەورەترین هاوبەشی بازرگانیمانن. کارداریەکان زۆرن، کەمترینیان ئەو کارداریەیە کە من تێیدام کە لەگەڵ ئابووری چیندا ئاوێتە بووە. زۆرێک لە کارەکان پشتی پێدەبەستن. فینلاو دەڵێت ئەو پشتبەستنە لە قەبارەی خۆی گەورە کراوە. چین تەنها لە سەدا 6.1 کۆی قەبارەی بازرگانی لە بریتانیا پێک دەهێنێت. پێوەستە لە بڕۆوە سنگ بخێنە سەر هەمەجۆرکردنی پەیوەندیە بازرگانیەکانمان. هەردوو گومان لێکراوان کە لە مانگی سێدا دەستگیر کرابوون بە کەفالەت ئازاد کران لێکۆڵینەوەی پۆلیس لەو بارەیەوە بەردەوامە. بۆ هێنری ریجوەڵ سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا.